پێوتی کارەکان ڕەوانەکردنی بودجەی 2023 لە بودجەی عێراقا پشکی کورد 8 ساڵە کێشمەکێشی نێوان بەغدا و هەولێرە. ئەحمەدی حاجی ڕەشید ئەندامی خولی پێشوێ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و شارەزای ئابووری میوانمە لەسەر هەوڵەکانی کورد بۆ جێگیرکردنی پشکی کورد لە بودجەی عێراق میوانمە. کاک ئەحمەد سڵاو لێ بێم کاتەوە باش دەست پێکەمێ بزانم کورد چی کردووە بۆ جێگیرکردنی مافەکانی کورد لە بەشە بودجەی عێراق هەوڵەکان بەڵێ و بەغدا چارەسەر بکرێن بە پێی بنەما دەستوریەکان کە ئەمە نەسێکی مەتاتیە و ئەوەی لەوە پێش کراوە و کێشەکانی کورد لە ناو چوارچەوەی دەستوریا جێگەی کراوەتەوە چکە مادەی 140 مادەی 106 مادەی 105 ئەمانە ئەو بابەتانن کە کێشەی خاک و کێشەی بەشداری سیاسی و کێشەی داهاتی چارەسەر کردو هەیە ئیراداتی اتحادی قانونێکە و تێپەڕێنراوە. بەڵام گرفتەکە لەوایە ئیلتیزامکردن بەم بابەتەوە وای کردووە کە ئەوە چەند ساڵێکە ئەم کێشمە بەردەوام بێ بە تایبەتی لە هەرێمی کوردستانە تا ئێستا لە 2013 کەوە کاتە نزیکەی 10 ساڵ هەرێمی کوردستان بودجەی نەبوو بۆیە لە غیابی بودجا واتە غیابی شەفافیت لە وڵاتە. هەرێمی کوردستان یا ئەندام پەرلەمانەکان و ستافی وەزاری نوێنەرانی کورد لە بەغدا ضرورە یەکەم حاڵت کە ڕاستی بکەنەوە بریتە لەو ڕێژەیەکەوە بەناحەق کراوە لە ساحەفە لەو پێشجێگیر کراوە بە پێی اتفاقێکی سیاسی. ئەوەی لە داتاکانی وەزارەتی پلانە هەیە من لە داتای ساڵ 2009 تا 19 واتە 10 ساڵ داتای بەردەوامی حکوومەتی اتحادی و عێراق و سەرژمێری وەرگرتووە کە ڕێژەی هەرێمی کوردستان 13.92 لە ئاخر بە دوواداچوونمان ئەوە ڕێژەی هەرێمی کوردستان لە ساڵ 14 بۆیە نوێنەرانی هەرێمی کوردستان چ لە پەرلەمان چ لە پۆستە وەزاریەکان پێویستە ئەمە لە وەزارەتی داراییە ڕاست بکەنەوە. پاش ڕاستکردنەوەی لە ئیتفاقی هێزە سیاسیەکان لە مینهاجی وەزاریە خاڵێک ئاماژەی پێکراوە کە خاڵی چوارە. ئەو خاڵی چوارە خەتەرناکێکی ئەوەی هەیە کە ئەڵێ سەرجەم خاڵە گومرگیەکان ئەبێ تەوحیدی گومرگی بکرێت لە زاخۆ تاوەکو فاو و هەر خاڵێکی گومرگی نافەرمی هەیە پێویستە دابخرێ. ئەمەش خۆی بەخۆی تا ئێستا هەرێمی کوردستان کۆمەڵی خاڵی گومرگی هەیە کە نافەرمی لەلایەن عێراقەوە بۆیە هەر هێزێکی سیاسی واژووی ئەم بابەتەی کردووە بێ پابند بێ بەوە ئەگینا لە چوارچێوەی شەرتەکانە هەرێمی کوردستان پابند نابێ بەو شەرتەوە بۆیە لە مقابلە ئەوە دروستە بێ. بودجەی 2023 کارێکی ئاسانە چونکە بودجەکانی عێراق لە 2005 تا 2023 و تا 2030 هەمان تێکستە تەنها کۆمەڵی جەدوە لە گۆڕێ بڕی داهاتەکانە گۆڕێ لەگەڵ بڕی نەفەقاتە گۆڕێ کۆمەڵێ مادە و بڕگەی جیاواز کە ئەوەش پەرلەمان زۆرجار ئەو مادانە ئیزافەیەەکە. بۆیە بە بڕای من بە حکمیەوەی تایب سامی ئێستا وەزیری داراییە مدیری عامی موازنە بۆ ئەو ماوە دوور و درێژە بۆیە لە خلالی 3 ڕۆژاتوانێ پرۆژه یاسای بودجە ئامادەکە. بەڵام گرنگەکەوەیە ئەو هەڵەیە نەیەتە پەرلەمان چکە لە پەرلەمانە نەختی معالجەکردنی زەحمەتە چکە ئیزافەکردنی پشکی هەرێمی کوردستان لە ناو پەرلەمانە زەحمەتە بۆیە بێ سەرەتا لە وەزیرەکانیانەوە دەست پێ بکە لەو ئیتیفاقی کە لەگەڵ سوودانیا کردویانە ئەگینا هەمان بابەتی پێشوو دروستە بێتەوە و ئەو بڕەنەوتەی کە حکوومەت ئلزام کراوە بە 250,000 بەرمیلی نەوتی ڕۆژانە ئەو بڕەنەوتە چپارەکەی بێ کە زەرری هەرێمی کوردستانە چکە هەرێمی کوردستان 9 دلار تا 11 دلار کەمتر لە حکوومەتی اتحادیە ئیفرۆشێ بۆ ئەگەر پارەکە دابنێن گرفتێک بۆ هەرێمی کوردستان دانێ ئەگەر بڕەنەوتەکە دابنێن ئەو وەختە حکوومەتی عێراق ئیلتیزامەکە بە بودجەکەوە وەگەر هەرێمی کوردستان بەنیاز نییە ئیلتیزام بکە بە ئەو بڕەنەوتەی کە ئەبێ ڕادەستی بکە ئەوە من دڵنیا مەگەڕێنەوە بۆ مڕەبع یەکەم و دیسان هەرێمی کوردستان پشکی بەرناکەوە ئەوەش کرابوو لەو پێش 200 میلیارد مانگانە ئاهات لەم فترانەیە خیرا ئەو بڕەپارەیە بڕابوو چونکەوەی اتفاقێک بوو لە نێوان کازمی و هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان کە ئێوە ڕازی بن لەسەر تێپەڕاندنی بودجە ئەوە مانگانە 200 میلیارد ئەنێرین بۆ تەکمیلە بەڵام بە بڕای من ئەو 200 میلیارد جارێکیکە دووبارە نابێتەوە. چاودێرێکی دۆخی سیاسی عێراقیش ئایا پێ دوایە لایەنە کوردیەکان بەشە بودجەی هەرێمی کوردستان کرد بێ بە مەرجی ڕێکەوتنی لایەنە سیاسەکان و پێکەنانی حکوومەتی نوێ خۆدەوان تەنها خەمی وەرگرتنی پۆستە سیادەکان واضح ئەوەی منهاجی وەزاری بخوێنێتەوە تەنها ئەو فەقرەی تایە کەوا کێشەکان نێوان هەرێم و بەغدا بە پێی بنەما دەستوریەکان چارەسەر دەکرێن. ئەوەش هیچ بابەتێکی بودجێتیان نێشتێکە بە مەتاتی هاتووە لەو پێشی هەموو ئەم بابەتانە باس کراوە ینی لە 2005ەوە تا ئێستا و بابەتانە باس کراوە خراوەتە ناو چارچەوەی دەستوری بۆیە ئەم بابەتە بەزەقی
کێشەی بودجەی هەرێم و کێشەی نەوتی هەرێم بە مادەیەک یا بەسەر بەخۆ یا ئیتفاقی لەسەر نەکراوە تا ئێستا. سپاس بۆ ئامادەبوون و بۆ زانێرەکان.